سڵاوڕێز بە خێرهاتی بۆ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 11 لەو لاپەڕەیە نووسرایە ساغ بکەوە بیر بکەوە و گفتوگۆ بکە بەوانە کەدا بگەڕێیەوە تا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. پرسیاری ژمارە 1 ڕوون بکەوە. ژمارە 4 شیکارە بۆ هاوکێشەی س کۆ سێ یەکسانە بە 9. ئایا ژمارە 4 شیکارە بۆ ئەو هاوکێشەیە یان نا؟ ئەگەر وانە بوو شیکار بدۆزەوە. ئەگەر ژمارە 4 شیکار نەبوو شیکارەکەی ببینەوە. هاوکێشەکەیە پیتی س کە کۆی بکەینەوە لەگەڵ سێ دەبی بکاتە 9 یەکسان بی بە 9. لێرە هاوکێشەکە لە لای ڕاست پیتی س کۆ سێ دەبی بکاتە یەکسان بی بە 9. گۆڕاوەکە چییە؟ پیتی س. ئایا 4 یان 4 شیکارە یان نا؟ واتە ئەگەر لە جیاتی ئەو پیتە س ژمارە 4م دانا کۆم کردەوە لەگەڵ سێ ئایا دەکاتە 9 یان ناکاتە 9؟ سێیەکەی لە جیاتی پیتەکە ژمارە 4 دادەنێین کۆی دەکەینەوە لەگەڵ سێ و هێمای پرسیار دادەنێن ئایا دەکاتە 9 یان ناکاتە 9. کە تەماشاکەین لە خوارێ 4 کۆ 3 دەکاتە 7 ناکاتە 9. واتە 7 لە لای چەپ لە لای ڕاست 9 لە لای چەپ یەکسان نینە. ناکە یەکسان نییە لەبەر هەندێ هەڵەیە شیکار نییە. 4 لای ڕاست یەکسان نەبوو بە لای چەپ کەوایە ژمارە 4 شیکار نییە بۆ ئەو هاوکێشەیە. شیکار نەبوو. ئێستا دەبی شیکارەکەی ببینینەوە. دەپرسین لە خۆمان چ ژمارەک کۆی بکەینەوە لەگەڵ سێ دەبی بە 9؟ بێگومان ژمارە 6. ئەگەر کۆی بکەینەوە لەگەڵ سێ دەبیتە 9 لەبەر هەندێک دەنووسین پیتی س یەکسانە بە 6 واتە 6 شیکارەکەیە. ئەگەر بمانەوێت ساغی بکەینەوە دەچین لێرە لە جیاتی پیتی س دەنووسم 6 کۆی دەکەمەوە لەگەڵ سێ کە تەمەشای لای ڕاست دەکەم 6 کۆ 3 دەبیتە 9 لای چەپیش هەر بەخۆی 9ە کەوا بوو 6 ڕاستە. لای ڕاست یەکسانە بە لای چەپ 6 شیکارە بۆ ئەو هاوکێشەیە. 6 شیکارە. گەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 2 نمونەیەک بهێنە لەسەر هاوکێشەیەک کەوا شیکارەکەی 5 بی کە شیکاری دەکەین شیکارەکە 5 بی. بێگومان بە سەدان نمونە هەیە. ئاسانترین شێوە ئەوەیە کە دەست پێ بکەین بنووسین 5 نووسیمان پاشان دەتوانین بنووسین کۆ دەتوانین بنووسین کەم دەتوانین بنووسین جاران یان دابەش چمان پێ باشبی دەتوانین بنووسین. ئەم لێرە دەنووسم کۆ بۆ وێنە دەنووسم 5 کۆ
پێنج بزانم دەکات چەند. 5 × 11 سەرجەمەکەی دەبیتە چەند؟ دەبیتە 16. پاشان چ دەکەم؟ پاشان دەچم ئەو پێنجەی لا دەبەم، ڕەشی دەکەمەوە. لە جیاتی پێنجەکە پیتێک دەنووسم بە هەوەسی خۆم. بۆ وێنە دەنووسم پیتی پ. ئەوە بووە هاوکێشە پ کۆ 11 دەکاتە 16 کەوابی پ یەکسانە بە 5. شیکارەکە 5، بەڵام پێی ناوێ شیکار بکەین، تەنیا هاوکێشەکەی لێمان دەویست. ئەو هاوکێشەی دادێنێ دەڵێ پ یان دەڵێ ل، کەیفی خۆمان. کۆ 11 دەکاتە 16، ئەوە هاوکێشەیە. بە ئەوانە لا بەم هاوکێشەشکە بنووسم. ئەو جارەی دەنووسم سێ جارانی 5. 3 جارانی 5 دەکەم، دەزانم 3 جاران 5 یەکسانە بە 15. 3 جاران 5 یەکسانە بە 15. ئەوجا دەچم پێنجەکەی ڕەش دەکەمەوە، لە جیاتی پێنجەکە پیتێک دەنووسم وەکو پیتی ل. ئەوەش هاوکێشەیە. هاوکێشەکە دەتوانم ئاوا بنووسم 3 ل یەکسانە بە 15. ئەوەش هاوکێشەی دیکە. لێرانە پیتی ل دەکاتە یەکسانە بە 5، چونکە کە 3 جارانی 5 دەکەین دەکاتە 15، واتە شیکارەکە دەکاتە 5. ئەو جارەی توانم هاوکێشەشکەش بنووسم. دەنووسم 6 کەم 1 یەکسانە بە، دەزانین یەکسانە بە 5. ئەوجا دەچم پێنجەکەی ڕەش دەکەمەوە، پیتێک دەنووسم یەکسانە بە، بۆ وێنە یەکسانە بە ه. ئەوەش هاوکێشەیە. ئەو هاوکێشەیە شیکارەکەی 5. ئەگەر بمەوێ هاوکێشەشکە بنووسم، دەنووسم بۆ وێنە 25 دابەش 5 یەکسانە بە 5. ئێستا بە هەوەسی خۆم دەمەوێ کامە 5 لای بەم، دەتوانم ئەو 5ەی لا بەم، هێمایەک بنووسم بۆ وێنە هێمای ش. ئەوە هاوکێشەیە. یان دەتوانم ئەو 5ەی لا نەبەم، پێنجەکەی دیکە لا بەم، ئەو 5ە لێرە بنووسم بۆ وێنە ش. پیتی ش. 25 دابەش ش یەکسانە بە 5. ئایا ش دەبی چبی؟ شیکارەکە بێگومان 5. ش یەکسانە بە 5. ئەوە بەو جۆرەی دەتوانم بە هەزاران لاکێشە دروست بکەم بە هەوەسی خۆم. دەگەڕێمەوە لای پرسیارەکان. گەیشتینە ڕاهێنانی ئاراستەکراو. لە نێوان 3 ژمارە پێدراوەکان
شیکاری هاوکێشە بدۆزەوە. واتە هاوکێشەک هەیە وەکو تەمەشای ڕاهێنانی سێ بکەین. ئەو هاوکێشەیە پیتی ف کەم حەفت یەکسانە بە 13. ئایا ئەو پیتە 19ە، 20ە یا 21ە؟ هاوکێشەکمان هەبوو. ئەو هاوکێشە ژمارەک هەیە کە حەفتی لێ بڕوە لەو ژمارەی هێشتا 13 دەمینێتەوە. ئایا ئەو ژمارەیە 19ە، 20ە یان 21ە؟ پیتی ف کەم حەفت یەکسانە بە 13. یەکەم جار 19ەکەی دەینین لە جیاتی پیتەکەی دادەنێین، کەم حەفت دەپرسین بزانین ئایا دەکاتە 13 یان نا. 19 کەم حەفت ناکاتە 13، دەکاتە 12 لە لای ڕاست. لە لای چەپ بەخۆی 13 هەیە، واتە سەلماندمان کە 19 شیکار نییە چونکە 12 ناکاتە 13 هەڵەیە. لای ڕاست یەکسان نییە بە لای چەپ، واتە 19 شیکار نییە بۆ ئەو هاوکێشەیە. ئەو جارە 20 لە جیاتی پیتەکە 20 کەم حەفت دەپرسین بزانین ئایا کە 20 کەم حەفت دەبیتە 13 یان نا. بەڵێ لای ڕاست دەبیتە 13، لای چەپیش بەخۆی 13ە، کەوا بوو 20 ڕاستە، 20 شیکارە چونکە لای ڕاست یەکسان بوو بە لای چەپ. ئەمن لێرە ژمارە 21 بەکار ناینم، دەهێڵمەوە بۆ خوێندکار کە بەخۆی ساغی بکاتەوە یان بیسەلمێنی کە 21 شیکار نییە. بە هەمان ڕێگە دەچینە لای پرسیاری ژمارە 4. ت پیتی ت کۆنۆ یەکسانە بە 20. ئایا ت دەکاتە 10 یان 11 یان 12؟ کامە لەوانە شیکارە؟ دیسان هاوکێشەکمان هەیە و دەچین بزانین کامە لەو ژمارانە شیکارە. پیتی ت کۆنۆ یەکسانە بە 20. یەکەم جار ژمارە 10 دەنووسین لە جیاتی پیتەکە، کۆی دەکەمەوە لەگەڵ 9، دەپرسم ئایا دەکاتە 20 یان ناکاتە 20. بێگومان 10 کۆنۆ دەکاتە 19، ناکاتە 20، کەوا بوو لای چەپ لای ڕاست یەکسان نییە بە لای چەپ، هەڵەیە ژمارە 10 شیکار نییە. ئەو جارەی ژمارە 11ی دادەنێم لە جیاتی پیتی ت، کۆی دەکەمەوە لەگەڵ 9، دەپرسم ئایا دەکاتە 20 یان نا. بەڵێ 11 کۆنۆ دەکاتە 20 لە لای ڕاست، 20شمان هەیە لە لای چەپ، کەواتە ڕاستە، لای ڕاست یەکسانە بە لای چەپ. ژمارە 11 شیکارە بۆ هاوکێشەکە. ژمارە 11 شیکارە بۆ هاوکێشەکە. بگەڕێمەوە لای پرسیارەکان. وابزانم ئەو پرسیارانەی کە ماینە دەیان هێڵمەوە بۆ وانەی داهاتوو. هەتا ئەو کات هەر بژی.